ئاوارەکانی پارێزگای ئیدلیب کە لە دەست هێرش و توندوتیژیەکان ماڵ و حاڵیان جێهێشتووە و لە کەمپەکاندا ژیانێکی سەخت بەڕێ دەکەن بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان هەموو هەوڵ و تەقەلایەکیان خستووەتە گەڕ. محەممەد قتیش کە 2 ساڵ پێش ئێستا بەهۆی شەڕ و هێرشە چەکداریەکانەوە دەربەدەر بووە لە یەکێک لە چادرەکانی نێو کەمپەکەدا دوکانێکی یاری منداڵانی کردووەتەوە. قتیش ئاماژەی بەوە کرد کە دوکانەکەی بە قەرز کردووەتەوە و ڕایگەاند دوکانی یاریەکە ئاسوودەم دەکات لە قوڕ و تەپ و تۆزی کەمپەکە دوورم دەخاتەوە ئەو ناخۆشیانم لەبیر دەباتەوە کە بەسەرم هاتووە. صرنا نازحين هون تقريبا سنة سنة. ئێمە نزیکەی ساڵ و نیوەیەکە ئاوارە بووین. بارودۆخی داراییمان زۆر خراپە. ئاساوارەکانی شەڕ لەبیر و هەشماندا ماوەتەوە. هیچ هۆکارێک نییە تا منداڵان یاری پێ بکەن و کاتێکی خۆشی تێدا بەسەر برن. من پەنام بردووە بۆ فرۆشتنی ئەم شتە یاریانەی مناڵان تا کەمێک منداڵان لە ژیانی سەختی شەڕ و ئاوارەی کەمپەکان دوور بخەمەوە. ژیانێک هەموو سەرما و قوڕ و ناڕەحەتیە. بۆیە بیرم لەوە کردەوە کە کۆگایەکی فرۆشتنی بوو کەڵە و یاری منداڵان دابنێم کە بە نرخێکی کەم دەیفرۆشم لیرەیەک تا لیرە و نیوێک. من خۆشم بە منداڵی ژیانێکی سەختم هەبوو نەم دەتوانی یاری بکەم بۆیە دەمەوێت بەمە ئەم منداڵانەی لەم کەمپەدا دەژین وەک منداڵی خۆم ژیان نەکەم. بيطلع من جو الحجار والطين يعني وجو الخيام. ئەحمەد خەتیب کە منداڵێکی 13 ساڵی نێو کەمپەکەیە باسی لەوە کرد کە وەک منداڵانی دیکە حەز بە یاری دەکات بە تایبەتی حەز دەکات ببێتە خاوەنی پاسکیلێک بەڵام خانەوەدەکەیان پارەی ئەویان پێ نییە یاری پێ بکڕن ئەگەر پارەیان هەبێت نانی پێ دەکڕن. ئێمە هیچ پارێکمان پێ نییە تا بیدەین بە یاریکردن هیچ هۆکارێکی یاریکردنمان نییە منداڵی خەڵکی دیکە پارەی باشیان پێ و یاری ئەلکترۆنی و ئینتەرنێت بەکاردێنن بەڵام ئێمە تەنها ئەوەندە پارەمان هەیە کە خواردنی پێدابین بکەین. ئێمە شیواخواز بین پارەمان هەبووە و کەلوپەلی یاریکردنمان لە بەردەستا بووە تاوەکو منداڵانی دیکە چێشمان لە ژیان وەربگرتایە. ئێمە دەزانین مناڵی خەڵکی دیکە لەسەر ئینتەرنێت یاری دەکەن بەڵام ئێمە نازانین یاریکردن چییە. هیچ شوێنێک وەکو پارک بوونی نییە بۆ یاریکردن. ناتوانین وەک مناڵێکی یاسایی ژیان بکەین و یاری بکەین. تەنها ئاوات و خولیای ئێمە ئەوەیە کە پارێمان هەبێت بیدەین بە نان و بیخۆین تا بە برسێتی نەمێنینەوە. بە ڕێکەوتنی تورکیا و رووسیا لە 5 ئاداردا لە مۆسکۆ ئیدلیب وەک ناوچەی کەمکردنەوەی گرژیەکان ماوەتەوە و حکوومەتی سووریا هێرش ناکاتە سەری. بەپێی ئامارەکان لە ماوەی ساڵانی 2017 بۆ 2020 نزیکەی 2 ملیۆن کەس بەهۆی هێرش و شەڕ و ئاڵۆزیەکانی سووریاوە ئاوارە بوون و لە کەمپەکاندا ژیان بەسەر دەبن.